ولا حاجي ولا. السلام عليكم. وعليكم السلام بخير. ماشي بابي زينبي. لا حول ولا قوة إلا بالله. أري حاجي خوا كرتش جامعة وازم ليناني. إيه دبري بابي باشاي. بابی پاشای ئێداوە بابی پاشای بەڕاستی هەموو گەڕک پاشی تازیەکەش هەمومان زۆر دڵگران بوون بە مردنی کچەکەت کوورە کچەکەت دەزانی چەند نازار بوو چەند مؤدەب و چەند فەقیر بوو هاتی هەی سەلامەتی لەکنە خۆت خوا ناسی ئێ ئەوە ئەولاد خوا دەیدا خوا دەیباتەوە ئێوەیە الحەمدولillah ئێستا من کوڕەکەم هەیە بە دەکچان نایگۆڕم خوا لێ کرد دوو کوڕی تکەی دەدامێ ئەو جەدەوا کچەکانی هەر لۆ خۆی بردبایەوە کوورە سەر برنکە خوای ببینە کچ و کوڕ فەرقی چییە یعنی ئەتو فەرق و جوازی پێ دەکەی ئەو کە حاجی ئەو چەند و چونەی نایە دەوازم لێ بینە ئەتو بەتەمای بچێشێ وەڵام مزگەفتێ دەبڕۆ سەلام بڕۆ نوێژی خۆت کە دوعایکی خێریشمانە بکوە دەبڕۆ خواحافیز حاجی کادات و چوو کوڕی چوارەمیشی لەدایک بوو دایکم بەڵام کچەکەی نەمرد ئەو کچەکە منم ئەوە تا لە بەردەمتم چیرۆکەکەت زۆر بە ئازارە بەڵام ئەوە چ پەیوەندی بە شوکردنی تۆ هەیە زۆر پەیوەندی پێوە هەیە دوای ئەوەی کە باوکم کوڕەکانی گەورە بوون هەمووی چوونە شوێن و ڕێی خۆیان هەمویان هاوسەرگیریان کرد و خێزانێکیان پێگەنا تاوای لێات کەس ئاگاداری باوکم نابوو ئەوە ئێستا کە ئاگاداری باوکمە منم لەبەر ئەوە هەتا باوکم مابێت من قەت شوو ناکەم ئێستا تێگەشتن کە ئەو کچە بۆ شوو ناکات لەبەر هیچ هۆکارێ نەبووە بەس لەبەر باوکی بووە برام ساچی دڵی کاکە ئەگەر پێشتر خۆشەویستێکی سادەم لە بۆی هەبا بەس ئێستاکە خۆشەویستی وەکو دەریایەکە لە بۆی مادام ئەو هەندە بە وەفابی لە بۆ بابی کە بابی ویستیتی فڕێدا و لە کۆڵی کاتەوە ئەوە دڵنیا بەو کەسەیە کە من دەمەوێ کاکە دەبزانە ئەگەر بکرێ بچینە ماڵیان هەم بابی ببینین هەم بەخۆی ببینین تەلەفۆنیان بۆ بکە تەلەفۆن لۆ بکە ئەلۆ مامۆستا فێنک سڵاو باشی سەلامەت بێ سپاس ئەلحەمدولillah باشم ئەڵێم ئیزن هەیە ئەمن و مامۆستا ئازاد و براکانی بین بۆ ماڵتان تاوا مادام ئێمە دێن بەس لۆکیشنمان بۆ بنێری زۆر باشە بێ تا دەست خۆش بە مەمنون سەلامەت بی هەستم با بڕۆین با بڕۆین